یەکەم تۆری باین باش کوردستان دایمە گفتوگۆ دەکەین لەسەر پاڵەوانەتیەکی هێزی لەش کە تایبەت بە کچان و کوڕان بەڕێوە دەچێت. ئێمە سەرەتا تایبەتمەندەکانی ئەم وەرزشە دەزانین ئەم وەرزشە چیە، چۆن کچان و کوڕان دەتوانن تێدا بەشداری بکەن، دواتر دێنە سەر پۆلێکردنی بەشداربووانی پاڵەوانەتێکە و دواتر گرنگی ئەنجامدانی پاڵەوانەتی لەو جۆرە و چەندین بابەتی دیکە بێگومان لەم تەوەری ئێمەدا بە میوانداری کاک قاسم حەبیب سەرۆکی لقی هەولێرێکەتی هێزی لەشی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا دەبێت. کاک قاسم سڵاوتەوێ و بانێت باش، زۆر سپاس بۆ لێبانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەمەوێت سەرەتا باسی وەرزشی هێزی لەشمان بۆ بکەیت. بانی ئێوەش باش و بانی هەموو بینەرانیش باش. من سەرۆکی اتحادی هەولێرم لە کوردستان. سەرەتا باسی ئەگەر هێزی لەشت بۆ بکەم، هێزی لەش ساڵانێکە دامەزراوە و ئێستاش کە بەڕاستی لە گرنگجی پێدانی زیاتر وەکو وەرشە تاکەکان ئەگە بڵم یەکە لە جیاوازەکان و یەکە لە باشەکانی کە لەسەر ئاستی کوردستان کە گەورەترین ساڵاتی هەیە بە بەردەوام چ لە ئیتیحادەکانی لقەکان چ لە کوردستان چ لە ئاستی عێراق. ئێمە ماوەیەک پێشێستا هەر لە شاری هەولێر کە تیپەشی کوڕانمان پێکهێنا بوو بە هاوکاری اتحادی کوردستان کە سەردانی بەسرامان کرد بتوڵەی عێراق بوو. تەبعاً باشترین زەمانیان لەسەر ئاستی عێراق وەکو هەولێر هەڵبژاردەی هەولێر بوو. باشە کاک قاسم بڕیارە سبەینێ پاڵەوانەتیەک تایبەت بۆ کچان و کوڕان ئامادە بکرێت و بەڕێوە بچێت بۆ یاریزانانی ئەم وەرزشە. دەمەوێت وردەکاریمان سەبارەت بەم پاڵەوانەتیە بۆ بخەیتە ڕوو. طبعا ئەم پاڵەوانەتیە بەڵێ ئێمە طبعا مانجی دوو بتوڵەتی زۆر گەورەمان کرد ئی کچان و مانجی لە هەولێر بوو لەسەر ئاستی هەولێر بوو کە گەورەترین بەتوڵە بوو بەڕاستی لە زۆری شارەکان بەشداریان کردبوو و دوای کە مانجی چار هەستاین بە بەتوڵەتی پیاوان بۆ پێنسپرێس ئەو بتوڵەی کە ئافرەتانمان کردەوە ڕێژەی زۆر لە پیاوان زیاتر بوو بتوڵەی سەحب بوو و کە مانجی چار مانجی دوو طبعا بتوڵەکەی کچانمان بەڕێوە برد وەکو هەولێر مانجی چار بتوڵەشکەمان کردەوە لە بۆ کوڕان کە عین باشترینە زەی هەبوو بەڵام وەکو کچان نەبوو کە کچان ڕێژێکی زۆر قەڵەباڵغ و ئیزدیحامی بەخۆوە بینی بوو و ئێمە ئێستا بەرنامەی نوێترمان هەیە. ئێستا لە مانجی شەش دەکاتە ئەم پێشەمە بەیانی ئینشاڵڵا بەتوڵەیەکی کچانمان هەیە هە لەسەر ئاستی هەولێر دەوروبەر و بەتوڵەیەکی ڕۆژی جمعەش بەتوڵەتی کوڕان بەڕێوە دەبن ئینشاڵڵا. چاوەڕە دەکەین کە بەڕاستی هەم وەکو بتوڵە کە مانجی دوو بەڕێوەمان برد کە پاڵەوانێتیەکە بەڕێوە دەچێت. چۆن تێنەگەیشتم. کاک قاسم دەڵێم لە دوو ڕۆژی جیاوازدا بە پێڕەگەزەکان پۆلێن کراوە ڕۆژی بەڕێوەچوونی پاڵەوانێتەکە. بەڵێ ڕۆژی پێنجشەمە خاص تایبەتمان بە ئافرەتان داناوە بۆ خانمان و ڕۆژی جمعەش بۆ پیاوانە. باشە لەسەر چ ئاستێکە ئەم پاڵەوانێتیە؟ ئاستێکی هەرێمیە یاخود هەولێر یاخود بەگەشتی عێراق؟ خۆی لەسەر ئاستی هەولێر دەوروبەرە بەڵام ئەبینین زۆر جاران کە یاریزانان لە شارەکان لە قەزایەکان یان لە نەحیەکان لە جێگاکانی بەشداری دەکەن. ئێمە تەمان هەدافێکمان هەیە زۆر جاران کە باز دەکەین لە کوردستان و عێراق ئەو وەرشە زیاتر بەرەو پێشەوە بن بە وەرشێکی تاکە. ئێمە کە دەبینین ساڵانێکە ئافرەت تەمان ئەو وەرشەتەوە بەس بۆ پیاوان بوو بەس لە ئەوروپا زۆر احتیمال پێدرا لە بۆ کچان بەڵام ساڵانێکە تا ئێستا عێراق تیپی نییە وەکو کچ بەڵام کوردستان هەیتی لە هەموو شارەکانی کوردستان گەورەترین تیپ هەیە کە کچان و شان بەشانی پیاوان لە پاڵاوانەکاندا دەبەزن و ئێستاش کە دەبینین
ئێمە لە شارێک لە وڵاتێک دەژین تەبان لەکو کوردستان جیاوازی هەیە کەس ئەتوانێ خانمان ئەتوانن کە هێزەکانی خۆیان تاقیکەنەوە بەڵام ناتوانن بچن خۆیان حرسکەن ببۆ لە جوانیان بۆ بابەتەکانی وی ڕاستە ئەوە نەڕاهێنەری لە جوانین ڕاهێنەری زومبانە ڕاهێنەری کاردۆ لە حبە سوودەکانن بەڵام بۆ زیاتر ڕویان لە هێز و لەش کردێ لەبەرەوەی کە دەبینین هێز و لەش سوود و استیفادەیەکی باشی تایە و دەتوانێت کە تاقە و ئەو سرحە و تااقەتێکی خۆی هێتی لە وەشەکەی خۆی تاقیکاتەوە. بەوردی باسی بەشداری خانمان دەکەم لە دواتردا بەڵام ئێستا ئەمێ ئەو پرسیارەت ئاراستە بکەم کە ئایا ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی پاڵەوانەتەکە لە چی ئاستێکدایە بە پێی پێویستە؟ بەڵێ ئینشەڵا پشتیوان بەخوای گەورە ئێمە چەند ڕۆژێکە ئامادە باشیمان بە تەواوی کردووە و لە ڕۆی جێگا و لە ڕۆی سپاسی کاپتن ئەحمەد و کاپتن بەفرینیش دەکەین کە تەبان ئەوانش یەک لە ڕاهێنەرە دێرینەکانی شاری هەولێرن و من پێویستە بەڕاستی سپاسی ئەو کەسانە بکەم وەکو سەرۆکی لقی هەولێر ئەو کەسانێک کە ئامادە بووینە خزمەتی شاری هەولێر بکەن و خزمەتی ئەو وەرشە بکەن هەدافی وایان هەبی کە ئەو وەرشە زیاتر بەرەو پێشەوە ببن. ئێمە ماوەیەک پێشەستا یەکەم چالاکیمان کە ئەوە بوو لە هۆڵی کاپتن سەردار تایکاندۆمان بەڕێوە بەر سپاسی جەنابی دەکەین دەمێت لێرە ئاماژە بەو کەسانە بکەم. دوای بتوڵە لە کاک مامۆستا بڕهانمان کرد بڕهان حەلی جەمحا بەڕاستی یەک لە کەسە دێرینەکانی لە جوانی ڕاهێنەری نێو دەوڵەتیە بەخۆ بەخشی تەبعاً دوایوی کە مامۆستا ئەحمەد لە ناوەندی وەرزشولاوانی کەس نەزان ئەوانی شەر هۆڵەکەیان پێداین بەبێ هیچ مقابلێک ئێستاش کە دوو پاڵەوانتی لە یەک هۆڵ بەڕێوە دەچێت هەم ئەم کەسە خۆشی سپۆسەری کردو خۆشی ئامادە باشی کردووە بۆ ئامادەکاری کردووە بۆ هەموو وەرزشێک کە ئاگەر هەر وەرزشێک لە شاری هەولێر سوودی هەبێ بۆ خەڵکی هەولێر و بۆ کەس وەرشوانانی هەولێر ئامادەیە بەڕاستی خزمەتێکی باش بێ. ئێمە سپاسی ئەو کەسانە دەکەن هیوادارین نمونەی ئەو کەسانە زیاد بیتن ئەگەر ئەو کەسانە نەبن ئێمە وەکو لقی هەولێر بەڕاستی هیچ شتێکمان پێ ناکرێت بەڵام سپاسی ئەو کەسانە دەکەن کە پاڵپشتی ئیتحادی هەولێر دەکەن کە توانیتان ئەو وەرشە زیاتر بەرەو پێشەوە بچیت. زۆر باشە هیچ ئامارێک لە بەردەستی تۆیە بە ئێمە بڵێت کات تا ئێستا چەند یاریزان خۆیان بۆ بەشداریکردن لەم پاڵەوانیەتیەدا تۆمار کردووە؟ بەڵێ وەڵا زۆری کە زانی چۆنەوەکو بتوڵات بە شێوەیەکی و هەر ڕاستە و خۆ دیار ناکە مەسەد من بڵێم ڕێژەکەی دەبێتە 100 کەس یان 50 کەس یان ئەوەندە کەسە لۆی ئەو کاتی ئیشاڵا ئەگەر کەناڵەکە ئێوە بەڕێز کاکومێت ئەگەر خۆی ئامادە بیتن ومێت چۆمانی ئەگەر لە زۆری لە وەرشەکان بەڕاستی راپۆرتی هەیە بەرنامەی هەیە لەگەر ئێمە کار و چاڵەشەکانی ئەو کاتی دەیبینن ڕێژە بەڵام ئێستا لە ڕێژەی کە من ئەگەر باسی حدودەکی تەواو بکەم احتیمالی هەیە ئەو شە دەرنەچێت بەڵام لۆشەیە من تێژبینی نەکەم کە شتێکی وا دەرچێتن ئێمە کە بەتوڵەکی ئافرەتانمان کردەوە لە مانجی چار یەکی چار بۆ ئەم ساڵ طبعاً گەورەترین بەتۆڵە بوو بەڕاستی کە قەڵەباخترین بەتۆڵە نێزیک 55 یاریزان بەس یاریزان بەشداری کردبوو 100 و قسۆر یاریزان بەس هاتبوو خەڵکێک هاتبوو بینێری ئەم وەرشە بوو شتێکی زۆر ئیزدیحام شتێکی زۆر بەڕاستی گەورە و فرەوانمان کردبووە ئێمە لەسەر ئەستی هەولێر بوو هەولێر دەوروبەر بوو بەڵام وای لێ هاتبوو بەتۆڵەکە کە ئەوەندە قەڵەباڵغی و گەورەی خۆی پێوە دیار بوو لەسەر ئاستی کوردستان و عێراق حسابی بۆ دەکرا بەڵام ئێستا ئەو بەتوڵی کە بەیانی دەکرێتن ئافرەتان ئیشەڵا من لێرەوە لە بەرەکەی بەڕێستانەوە لە کەناڵەکەی بەڕێستانەوە داوا لە هەموو ڕاهێنەران دەکەم کە بەڕاستی هیمەتەکی باش بکەن هیمەتەش جدی بکەن لەبەرەوەی ئێمە حەزمان لێیە نەک هەر خانمان یان بەس پیاوان حەزمان لێ خانمانش زیاتر بەرەو پێشەوە بچن خانمان زیاتر کە چەند ڕویان لە وەرشە کردو بەڕاستی شان بە شانی پیاوان بۆ من جێگایکی سەرسوورمانە بۆ من جێگایکی شانازیە کە ئافرەت نەک هەر لە کوردستان ئێستا زۆری هەوڵ دەدەن کە لە دەرەوە وڵاتیش بیانەوێتن ئەگەر پاڵەوانتی هەبی لەسەر ئاستی وڵاتەکانی دەرەوە بەڵام ڕێژێکی ڕسمی بە شێوەیەکی ڕسمی بڕۆن ئەویش کە ئیتحادەکانی فەرحی و ئیتحادی کوردستان ئیتحادی عێراق ئەوانە پشتگیریان بکەن
طبعا بەیانی پشتیوان بەخوای گەورە من تێژبینی دەکەم لەو سەر ئاستی کە ئەوەی کە خۆم تێژبین دەکەم کە لەسەر ئەو تەلەفۆنانی کە بۆم کراوە ئەو خەڵکی کە ئامادە باشی خۆی دەربڕیوە طبعا تاکیدم ئیزدیحامێکی باشی دروست دەبێتن. زۆر باشە بێگومان ئەو لە بیر نەکرد کە نارتی هەمیشە بایەق بە چالاکی جیاوازەکان دەدا کە خزمەت بە کۆمەلگە و بە وەرزشکاران و هەر چین و تێژێک بکە بێگومان ئەم ڕۆژتەوەرێکمان بۆی ئامادە کردو لە داهاتووشدا راپۆرت و گرنگی پێدانی زیاترمان دەبێت بم پاڵەوانێتیەکە قاسم بەڵام دەبێ بزانم یاریزانان لەسەر چی پێوەرێک بەشداریان لەم پاڵەوانێتیەیە کردووە ئێوە هیچ تەمەنێکدان دیاری کردووە لە تەمەنی فڵانەوە بۆ تەمەنێکی دیکە دەتوانین یاریزانان بەشدار ببن یاخودەوە چی شتێکدانەکو پێوەرێک بۆ وەرگرتنی یاریزانان لەم پاڵەوانێتیەدا داناوە. بەڵێ خۆی ئێمە طبعا ئەو شتەمان محدود نەکردیە لەبەرەوەی ئەگەر هاتوو محدودی بکەین بیکەینە ناشرین یان شەباب یان متقدمین فەرق و جیاوازیەک دروست دەبوو لە بینی ئەو یاریزانەی کە 3 مانگ 4 مانگە خۆی ئامادە دەکاتن یان چەند مانگێکە مەشق دەکات حەزی لێ بەڕاستی نەتیجەیەکی هەبێ لە ژیانی خۆی کە پاڵەوانەتی شتێکی باشە خراپ نییە بە حەقەت بەڵام ئێمە ناتوانین ڕاستەوخۆ وەکو بڵێن بیکەین بەس بە شەباب بەس لۆ شەباب یان بەس لۆ ناشرین یان متقدمین طبعا ئەوانە هەمووی قیاسی موالیدەکانە بەڵام ئێمە موالیدمان محدود نەکرد کردمانە مەفتوح لەسەر ئاستی هەموو موالیدەکان هەموو موالیدەکان گوتمان بە هەموو شێوە شخصیەکان بەشدار بی ئەو گەنجانەی کە تازە پێڕادەگەن چێ ئەو گەنجانەی کە لە ناوەڕاستن چێ لە تەمەنێک بەسەردا چوونە بەڵام ئێمە ماوەیەک پێشێستا ئافرەتمان هەبووە تەبعاً لە تەمەن 50 ساڵ 45 ساڵ بەشداری کردووە 50 ساڵ و 50 ساڵ هەبوو بەشداری کردووە تەبعاً بەڕاستی بۆ ئێمە جێگای شانەزیە نەک ئێمە وەکو وایە کە وەڵامەکی ئەو وڵاتانە دەدەینەوە ئێمەش خانممان هەیە کە لە تەمەنیشدا تەمەنێشکی وای بەسەر ڕۆیشتووە بەڵام هەر ئێستاش تاقە و سوڕحی خۆی هەیە ئێستاش کە هەر ئامادەی لەشی خۆیتی و احتیما بە لەشی خۆ و تەندروستی خۆیدەوە ئامادەی لە پاڵەوانەکان بەشداری بکە لۆیە کە ئێمە بەڕاستی خۆم و کە حزورەکانم کە لەگەڵم بوون پێم گوتون ئەگەر ئێمە وا بکەین کە نەکەینە موالیدی هیچ بابەتێکە قیاسێکدا بنێن لەسەر ئەستیوانە بیکەینە مەفتوح لەبەرەوەی کە زیاتر تموحی بەشداربوونیان هەبیتن بۆ ئێمە باشترەوە بۆ ئێوانش باشترە وەکو تەشجیعاتێک باشە پێش بڕکێکە لە نێو یاریزاناندا چۆن بەڕێوە دەچێت بۆ نمونە کێشی لەش دیاری کراوە لەسەر چی پێوەرێک دوو یاریزان ڕوبەڕوویەک دەبنەوە یاخۆت پێش بڕکێک لە نێوانیاندا دروست دەبێت. بەڵێ خۆی ئەم یاریزانانە لە وەزن 47 دەست پێ دەکات 47 53 66 ئەوجا 74 83 زاید 84 خۆی پیاوان 120یان هەیە زای 120یان هەیە لە 53 پیاو دەست پێ دەکاتن تا 120 زای 120 ئی پیاوان بەڵام ئی ئافرەتان لە 47 دەست پێ دەکاتن تا 84 زاید 84 زیاتر ناڕوە ئەو کەسانە ئێمە وەزنیان دەکەین ئێستا ئێمە تەبعاً پرۆگرامەکە خۆمان ئەگەر پێ بڵم بەیانی ئێمە یەکەم پرۆگرامان ئەوە دەبی کۆبنەوەیەک لەگەر ستافی مندەڕیبەکان و ناوبژوانەکان و یاریزانەکان دەکەین کە هەمووی ئامادە بوو باسییان دەکەین ئایا سەما حەبی لە بینی یاریزانان مەقسەدۆکە یاریزان هەیە 200 غرام یان 100 غرام کێشی زیادە لە وەزندا ئەمجا بە زۆرینێ دەنگ بڕیار دەدەن دەڵێن بەڵێ ئێمە دەمانێت مەقسەد کە ئەگەر وەزنێک 8 کیلۆ بێ بە 47 دەبەزێ ئەگەر گوتیان سەماح نییە ئێمە ڕاستەخۆ ئەو 48 وەزنەی دەبینە 53 ئای بەسەر دەکەوێتن و ئەو یاریزانانەی کە بەڕوویەک دەبنەوە ئەو یاریزان دەبینی وەزنی دێتن نمونە 56 یەکەشکە دێتن حین 56 ئێمە ڕاستەخۆ ناتوانێت 3 کیلۆ سەماحیان بدەینە بیاهینە 53 دەستنە 6 و 6 ئەم یاریزانە ڕوبە ڕوو یەکتە دەبنەوە جاروایە وەزن هەیە هەژ یاریزانە زاروێ دە یاریزانە زاروێ هەر وەزنەکان زاروەیە 6 زاروێ 5 یاریزانە وەکو وایە کە قیاسێکە لە بەنی یەکتر بەڵام وەکو بڵێ فەرق و جیاوازی ناکرێت کە وەزنێک 85 کیلۆ بێتە 53 کیلۆی نە یان وەزنێک 53 کیلۆ 84 کیلۆ نە ئەوە ناکرێت ئەوەنە مقابلی یەک دەکرێن هەر بە وەزنە مقابلی ئەوەرەوەی کە هیچ کەسێک فێری لێ نەکرێ و بە ئاست و تااقەتی خۆی بتوانانی کە ئەوە تەمان من شتێکی لێرە ڕوونکردنەوە بدەم لێرە
فێرکردن نییە وەکو هی زۆری شێکە بتوان ئێمە شتێکی شارەوەمان هەبێتن ئەو یاریزانە بمانوێتن یان بە واستەیان بە کەسانێکیان بەوکۆ کە نازحیکەین یا سەرکەوتوی بکەین ئەو لە حەبەدەر سوێنین ناتوانین تحکیمەکان ناتوانن لەبەرەوەی ئەو جووری دادنیشی ئیتیحاد دادنیشتن جووری کە لەزنەی ئیتیحاد دادنیش لەزنەی ئیتیحاد چاودێری وەرشەکە و پاڵەوانتەکە دەکاتن هەم تۆمارش دەکاتن و جووریش لەزنەی سەر حەکەمەکانە سری دەکە ئەگەر دەبینی حەکەمەکان لۆ مەسلحاتی خۆیان یان لۆ مەسلحاتی بەرژەوەندی شخصی ئەگەر هەر یاریزانێک نازەح بکەن یان یەکەمی بکەن یان دووەمیان سێمی بکەن یان چارەمی بکەن ئێمە تەمان ئەمجارە یەکەم هەتە چارەم دیاری دەکەین بۆیە ناتوانیتن بە هیچ شێوازەک فێر لەم یاریزانە بکاتن ئێمە نامانوێ ئەو شتە بکرێ بە حەقەت لەبەرەوە یاریزان کە دوو مانگ سێ مانگە خۆی ئامادە باشی کردووەمان دیبوونێکی زۆری کردووە و زۆر کاتی خۆی کوشتووە بۆ ئەو وەرشە و بیوێتن بە کاتێکی وها بێتەوە بەتوڵەکە و کەسش کە بە حازری بێ مەماوەی مانگێک 20 ڕۆژ گەمەی کرد بێ و ڕاستەخۆ بە مەسلحاتی بەرادران ناجابێن سپاسی بخوای گەورە دەکەم کە حەکەمەکانمان زۆر باشن بەڕاستی هەمووش خۆبەخشن هەر لەسەر ئاستی هەموو کوردستان ئێمە کە حەکەممان هەیە بە زۆری لە شارەکان دێن ئێمە کە بتوڵە هەبی لە دەهۆک دەچین بتوڵە هەبی لە سلێمانی دەچین بتوڵە هەبی لە هەولێر هەمووی ئامادە دەبن ئەوە شتێکی زۆر جوانە بۆیە کە کێشەکان وەزنەکان دانرا بێمەوەسە وەزنەکان ئەو لە هەبانەم متقابلی یەک دەبنەوە کە مقابلی یەک بوونەوە دەبینی هەر وەزنەک چەند کەسی لێ دروست دەبیتن ئەو کەسانە حەسەب وەزن و پێی ئەوی خۆیتی زۆر باشە کاقاسم لەسەر ئەو بابەتی ناوبژیوانی کە تۆ باسێ کرد لەسەر بابەتی ئەو دادوەرەی کە تۆ باسێ کرد زۆر جیان یاریزانان لە یارە جیاوازەکانیشدا ئەو گلەییان بۆ دروست دەبێت ئەنی ئەمێ بزانم ئەو دادوەرانی کە بەیانی بە شێوازێکی دادوەرانە مامەڵە لەگەڵ توانا و جەستەی بەشدار بوواندا دەکەن کێن لەسەر ئاستی ناخۆ هەڵبژێردراون یاخود دەتوانین بڵین دادوەری بیانیش لە خۆ دەگرن. طبعا ئێمە سپاسی خی گەورە دەکەم کە ئێمە لە هەولێر یەک ناوبژوارمان هەیە نێودەوڵەتی ئەمش بەڕێز مامۆستا فەتحیە فەتی حەباس ڕاهێنەرێکی نێودەوڵەتیەوە ساڵانێک کە ڕئیس اتحادی کوردستان و خزمەتێکی زۆری ئەو مەرشەی کردووە بە حەقت لەسەر ئاستی عێراق و کوردستان و شارەکانی محافەزەکانی سەر ئاستی کوردستان ئەو حەکەمانەی کە بەشداری ئەم پاڵەوانتیان دەکەن دەبی شارەزایەکی زۆر باشیان هەبێ ئێمە بۆچی من وەکو خۆمەوە کە ڕاهێنەرێکی لەسەر ئاستی عێراق و کوردستانم وەکو ناوبژوان بوویمە و ساڵانێک دەوری ڕاهێنەریشم جێراوە ماوەی چەند مانگێکە نەبیتە ساڵێک من کە ئەو پۆستەمە گرتۆ سەرۆشی ئیتیحادی هەولێرم لەخی هەولێر ما هەموو هەوڵێکماندا لەسەر ئەوە من زۆر جاران کە ئیجتیماع لەگەر مدەڕیبەکان دەکەم یان لەگەر بە تایبەتی لەگەر ناوبژوانەکان ئاماژە دەکەم ئاسانکاریان لۆ بکەن یارمەتیان بدەن بەڵام لە قانون لامەدەن هاوکاریەکی جدیان بکەن فێرە قانون بن ئایا ئەم یاریزانە کە بەیانی دوو بەیانی پلەی یەکەم دەنی دەستە کوردستان لە کوردستان پلەی یەکەم هینە دەستە عێراق ئێمە تەبعاً فلتەرمانی ئەو فلتەرانە یەک لەسەر ئاستی کوردستان یەک لەسەر ئاستی عێراق پاشان دەبتە لە هەبەچە منتەخەبی عێراق هەربژاردەی عێراق کە هەر دەبژێردرێ هەر بڵتۆڵەیەک لە هەر وڵاتێکی عالەمی هەبیتن ئێمە وەکو ڕسمی عیسەمان هەیە وەکو هەولێر بە تایبەتی لە ڕووی حەکەمەوە لە ڕووی یاریزانەوە لە ڕووی تیپەوە بۆیە من زۆر جاران بە ناوبژوانەکان دەڵێم بەڕاستی چەند دەتوانن چاوتان لەسەر یاریزانەکان بێ لە ڕووی فاولەکان لە ڕووی بافێرە تەزیماتە چی جوان بن فێرە یاسایەکی جوان بن لەبەرەوەی بۆ ئێمە زۆر باشە بە حەقەت طبعا ئەو ناوبژوانانە هەموو دەورەیان پێکراوە لەسەر ئاستی عێراق دەورەیان پێکراوە دەورەیان دیوە و لە کوردستان چەند جار دەورەیان دیوە ئێمە هەر لە شاری سلێمانی ئیتحادی کوردستان دەورێکی سی کردەوە ساڵانێک پێش ئێستا زۆرینەی کە ڕاهێنەرەکان بەشداریان کرد هەموو طبعا دەورەکە هەم بە عەمەلی بوو هەم بە زیاتر بە قسەکردنی چەند کەسانی فسپۆر لەم بوارە هاتبوون کە دەورەکان دەگۆتەوە و بەڕاستی سمیلیانێک ئەوەشی زۆر باش بوو لە ڕووی دەورەی کە ئەم ناوبژوانە فێرە ئەم بابەتانە بن ئێمە چەند هەوڵ بدەین ئێستاش کە دەمەوێت ئەمەژە بە شتێکی زۆر گرنگ بدەم 16 و 17 مانگ ئەم مانجی 6 هەم دەورێکی تحکیمی لەسەر ئاستی عێراق لە شاری کەرکووکی خۆشەویست بەڕێوە دەچێتن هەموو شارەکانی کوردستان ئامادەباشی کردیا کە بەشدار بێ لەم دەورەیە لەبەرەوەی خۆی ئیتیحادی قەوت بەدەنی هێزی لەشی عێراق بەشداری وە سەرپەرشتیاری ئەم خولە دەکاتن بۆیە
ئێمە هەموو شارەکان بەشدار دەبین ئەمە بە تایبەتی وەکو هەولێر چەند خانمێکمان لەگەڵەوە چەند پیاوێکمان لەگەڵەوە هەمووشمان ئامادە دەبین لەبەرەوەی چەند بتوانین کە ئێمە دەورات ببین ئەو نابژوانانی خۆمان چەند ببینە ئەو دەورانە چ لەسەر ئاستی کوردستان چ لەسەر ئاستی عراق بەڕاستی بۆ ئێمە شتێکی زۆر باش و شتێکی زۆر شانازیە بەڵام شتێک لە هەمووی گرنگتر من دەمێ ئاماژە بۆ بکەم. من سپاسی جەنابەت دەکەم کە باسی نابژوانەکانت کرد. نابژوانەکان بەڕاستی دەستەیەکی زۆر بەهێزی نەئەوەشن لەبەرەوەی تا ئێستا زۆری نابژوانەکان هیچ مەعاشێکیان نییە هیچ موچەیەکیان نییە بە خۆبەخشی وەکو بەڕاستی وەکو خزمەتێکی چالاک وەکو خزمەتێکی ئەوە کە خزمەتی شاری کوردستانی خۆشەویست بکەن لە هەر محافەزەی کوردستان کە پاڵەوانەتی دەبیتن ئامادەن بە خۆبەخشی هەموو ناوەشوانەکان بەبێ فەرق و جیاوازی ئەوە ئیسی شارێکی یانسی کەسێکە نە ئێمە زۆر جارەکە ئیجتیماع دەکەین لەسەر ئاستی شارەکانی کوردستان هەموو ناوبژوانەکان خۆلێک دەدەین خۆمان لێک ئەدەین چۆن بتوانین کە لەسەر ئاستی عراق بتوانین کە نابژوانی بکەین چۆن بەشداری ئەو دەورەیە بکەین یان چۆن ئێمە کە لە شاری سلێمانی بەتۆڵێک بەڕێوە دەچێت چۆن بتوانین چەند نابژوان بەشدار دەبین چێ بەشدار دەبین هەمووی بە پێکەوە یەک عایلەین ئێمە بە تەفاسیلی هەموومان. زۆر سپاس بۆ کاک قاسم حەبیب سەرۆکی لقی هەولێری یەکێتی هێزی لەشی کوردستان سپاس بۆی لە هەولێرەوە میوانی ئێمە بووی کاک قاسم. زۆر بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ تۆ خۆش